إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. صلاة خوي قورة الليبي السلام عليكم ورحمة الله وبركاته. وتاري أم هينماش لخدمتي أودا هيني وتاري جمعة للرقاي فيسبوك ومدوارم خوي قورة بكاتا كوتا وتارمانو درولا همولايتمان بكاتوا آشنا بين بنيوشخنانو ماڵەکانی خوا ئاوەدان کاتەوە و ئەم نەخۆشیە لەسەر هەموو لایەکمان لا بدا ئینشاء الله. ئازیزان و خۆشەویستان، سێ خاڵم داناوە لە وتاری ئەمڕۆدا لە خزمەتی ئێوەدا کە باستی بکەین بەیەکەوە. یەکەمیان ئەوەیە بەزەیی و سۆزی خوای پەروەردگار، واتە الرەحمە والشەفەقە لە کاتی نەخۆشیەکاندا عند المرض یا عند الأمراض. ئەگەر سێرکەین ئێمە ئێستا لەم کات و ساتەدا سپاس و ستایشی خوای ئەوێ لەسەر ئەوەی کەوا وڵاتمان خوای گەورە مەحفوظی کرد، وەک وڵاتانی تر نەبوو خەڵکێکی زۆر تیا بچێ بە بۆنەی ئەم نەخۆشیەوە. ئەمش یەکەم خاڵ ئێمە دەرکی پێ بکەین هەموو لایەکمان بەیەکەوە، ئەوش ئەوەیە ئەمە خواگیان پەروەردگار ڕەحم و بەزەیەکی بە ئێمە کردووە. ئایا ڕەحم و بەزەیی خۆیە؟ ئایا کار و کردارێکی کەسێک کە خوای گەورە قبوڵی کردووە، دوعایەکە کە هەموو لایەکمانی خوا مەحفوظ کردووە؟ چونکە ئازایی هیچ کەسێکمان نییە ئەو وڵاتانەی لە دنیادا ببینە چەنە زلهێزن، چەنە پێشکەوتون، ناتوانن چارەسەری ئەم نەخۆشیە و دەرمانێکشی بۆ بدۆزنەوە. بۆیە ئێمە کە مەحفوظین بە تەئکید ئەبێ بزانین سوپاسی خوا بکەین، خواگیان پەروەردگار هەموو لایەکمانی مەحفوظ کردووە. ئینشاءالله ئەبینین هەواڵەکان خۆشبەختانەیە، خۆشیە هەواڵەکان ئەوەیە کە ئەبیسین ڕێژەکە کەم بووەتەوە، نەخۆشیەکە دابەزیوە، بەڵام لەگەڵ ئەوەدا ئەبێ ئێمە یەواش یەواش هەموو ڕاعاتکەین هەتا تەواو دەبێت نەبێتەوە حاڵەتەی کەوا کۆڕ و کۆبوونەوە زۆر بکەینەوە، ئەوە ئەبێتە مای بەڕاستی خراپکردنی ژیانی خۆمان. پەروەردگار ئەفەرمێ لە قورئاندا زۆر جار ئەم ئایەتەمان خوێندەتەوە لە هەموو مصیبەت و هەموو ناخۆشیەکان و هەموو بەڵا کە بەسەر سەرمانە دێت، خوای پەروەردگار ئەفەرمێ ئین مع العسر یسرا فئین مع العسر یسرا، واتە هەموو ناخۆشیەک خۆشیە دێ بەدوایە. خواگیان ئەمە دنیای دروست کردووە، کەونی هاوردووەتە بوون، بەشەریەتی داناوە، مرۆڤ مەخلوقات ناخۆشی داناوە، خۆشیشی داناوە. هەموو خۆشیەک بێت هەتا کۆتایی نییە، ناخۆشی لە دوایە. هەموو ناخۆشیەکش هەتا کۆتایی نییە، خۆشی لە دوایە. ئەمە قانون دەستوری خوایە. بەڵام ئەبێ ئێمە لەگەڵ ئەمەدا ئەبینین کەوا ڕێژەکان کەم بووەتەوە، ئەبینین کەوا سێرەکە یەواش یەواش حرەکەیەک دەکەوێتە ناو ژیان. ئەمە جێگای خۆشیە و دڵخۆشی بۆ هەمومان. وازش لەوە بێنین ئازیزان و خۆشەویستان، ئەوەی کە گوێی لێمە، واز لەوە بێنین خەڵک بتۆقێنین. بەخوا ئەمە خزمەت بە هیچ ناکا. ئەگەر لایە دنیا تەواو بێ من گشت ڕۆژێ ئەم هەواڵە بدەمە خەڵکانێکی تر هەیە بە هەواڵەکەی من نەخۆش ئەکەوێ، بە هەواڵەکەی من دڵتەنگ ئەبێ، بە هەواڵەکەی من پێی ناخۆشە، بە هەواڵەکەی من ئەمە چیم دەستکەوت. لەوە زیاتر کە گونەحباری غەیری ئەوە هیچ دەست ناکەوێ هەواڵی ناخۆش بدەیتە خەڵک. دووەمیان ئەبێ موژدە خۆش بین و ئومێد خواز بین، ئومێدی خۆش بدەینە خەڵک. من لێرەوە ڕایەگەێنم بۆ ئەو نوێژخوێنە بە ڕێزاکان، ئەوەی کە نوێژخوێنە و ئەهلی جەماعەتە و ئەهلی جومعەیە، ئێستا دڵی مشتاقی مزگەوتە کە دانیشێ لە وتاری هەینیدا لە هەر مزگەوتێ، لە هەر ماڵەکانی خوا. ئەوەی مشتاقی عەمرەیە، ئەوەی کە بۆ حەجە، ئەوەی کە بە هەموو ئەوانەی شوێنە گشتیەکان کە عیبادەتی تیا دەکرێت، موژدەتان لێبێ. خواگیان هەر کەسێ نیەتی هەبووە بەردەوام بووە، خواگیان بۆی نووسیوە چەندێک ئێستا لە ماڵە نوێژ دەکات. ئەو نوێژەی کە لە ماڵە
نەکەوەی لە مزگەوت ئایکەی چونکە تو خاوەنی عوزریەکی مەقبول لە ڕوانگەی شەرعەوە لە ڕوانگەی دنیاشەوە لای خوا مەقبولە بۆیە قەت خەفەتبار مەبە ڕاستە ئێمە هەر دڵمان تەنگە چونکە یەکێ لە حەوت کەسەی کە لەژێر عەرشی پەروەردگارە ڕەجولٌ قەلبه متعلق بالمەساجد کەسێکە دڵی بەستراوە بە نوێژەوە چۆن ماسی لە ئاو دەرەکەی بە مزگەوتەوە چۆن ماسی لە ئاو دەرەکەی ئاوا و ماسی ئەخین چێ ئینسانی ئیمانداری ڕاستەقینەش کاتێ لە مزگەوت دووریەخەیتەوە لە مەوعیدە و لە چاکە و لە حەج و لە عەمرە دووریەکەیتەوە وەک ئەو ماسی لە قەفەرەیەکێ خەرکی ڕوحی تیا نامەنی و ئەمرێ بۆ وایە ئەم مرۆڤە خەڵکی ترشیە باکی نییە ئەگەر نەک پێنج جومعە هەتا کۆتایی قیامەتش جومعە و جەماعەت و مزگەوت نەبێ باکی نییە ئەو کەسانە مردوون دڵیان مردووە ئەوانە نەخۆشن ئەوە هیچ بەخوا ئەوانە لە دنیادا مردوون بەس جەستەیان ها لەسەر زەوی بزان چی ڕۆژێکش جەستەکەیان دەمرێ و ئێمە دەیدینە قەول و تەواو ئەنا وەک دڵ مردوون کە کەسێک دەرگای مزگەوت و جەمعە و جەماعەتی لێ داخرێ ئەم هیچ کە دڵی خەتەرەیەک ناخۆش ئەمە چییە؟ ئەمە بێتە ئەوەی کەوا ئەم ئینسانە مردووە بۆیە من ئەڵێم موژدەیەکی خۆش وەک پێغەمبەری خواشە فەرمی عەلەیهی سەلات وەسەلام ئینسان کە لە ماڵدا بە بۆنەی مەعذوورێکەوە ئێستا تۆ هەر عودرێکی ترت هەبێ لە ماڵا نوێژت کرد وەک جومعەیە وەک 27 ئێستا تۆ لە ماڵا هەستە گوێ دەگری لەم وتارەیان لە وتارەکانی فەیسبووکەکانی تر دوایە وەستە دەستنوێژێکی جوان بشۆ 4 کات نوێژ لە ماڵە بکە ئینشاءالله بەئیزنی خوا نەحتەسیب کەذالک لای خوای گیان وەک جومعەیە و هیچ فەرقی تیا نییە بەڵام لە دوای ئەمەش ئەبێ نوێژ خوێنان ئەبێ لە دوای ئەمەش ئەوانەی ئەهلی مزگەوتن کە دەگەڕێنەوە بە بەرگێکی تر بە دڵێکی تر بە تەقوایەکی تر بە ئیمانێکی تر بە دوور لە گوناح ئەبێ وا بگەڕێنەوە ئەوانەی کەوا ئێستا مزگەوتەکانمان ئێمە چاوەچاوەی ئەوەین کەوا مزگەوت کرێتەوە کە کراوە وەک جاران بینەوە بەڕاستی هیچمان نەکردووە ئەبێ بە ڕەنگ و لەونێک و گیانفیدایەکی تر بۆ خوای پەروەردگار بیسلمێنین کە ئێمە دڵسۆزترین خوای گیان چەنێ بەڵا دابەزێ ئێمە زیاتر عیبادەت و پرستشی تۆ دەکەین ئەی پەروەردگارە و عەبدێکی مخلصین بۆ تۆ کەواتە ئەمە ئەوە گەیەنێ کە ئەو کەسانەی کە مەعذورن خێر و پاداشتیانێ لەگەڵەوەشدا ئێمە ئەبێت لەگەڵەوەشدا بگەڕێینەوە و دوورش بینەوە لە هەموو خراپ قەدری مزگەوت بزانین قەدری زانا و دانا و حەکیم بزانین ئەها زۆر جار تۆ مشکلەیەک تێ کێشەیەک تێ دەگەیەتە جومعە وتاری جومعە سێرەکەی کێشەکەت بۆ حل دەکا ئەها چەندێک خەڵکێ مشتاقی ئەوەی لە فەیسبووکەکان ئەگەڕێ بۆ ئەوەی قسەیەکی خۆشبەختانە ئاسوودەی دڵی ببیسێ ئەمە لەکوێوە لەو کەسانەی کە حەکیمن کە دانان کە زانان لەوانەی کەوا لە ڕوانگەی دینەوە قسەیەکی شیرین ئەکا سێرەکەی ئاسوودەی دڵی بۆ تێ بێ ئەوەی حەپێ بێ ئەوەی دەرمانێ بخوا کەواتە ئێمە هەردوو تەرەفی گەرەکە بۆیە وتراوە مەوت العالم كالموت العالم عالمی موت العالمی کە موت العالم واتە ئەگەر زانایەک دانایەک زانایان بمرن ئەو کاتە ئێمە قەدریە زانین سبحان الله باوک هەتا نەمرێ کەس قەدری نازانێ مناڵەکانی زۆر جار قەدری نازانێ سێرەکەی لە گەڕەکێک کاپیاوێ چاک هەتا نەمرێ ئێمە قەدری نازانین کەسێکی چاک مامۆستایەکی تر کەسێکی بانخواز کەسێکی یارمەتیدەری هەژار نەدار کەس نازانێت تەماشای ئیمام عەلی کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی عەلی هەموو شەوێک الله ئەعلەم ئیمامی عەلیە هەموو شەوێک لە دوای 12 شەو ماڵە هەژارەکان کە قاپیانە کردەوە ئەیان بینی شتێک لە بەردەم دەرگاکەیانە کاتێ نایەنزانی ئەمە کێیە چەنی ئەگەڕیان بە دوایان نایەنزانی بەس کاتێ وەفاتی کە زانیان دەرگای سەدەقەکان نیمەی شەو ئیتر دەرگاکانیان چۆڵە ها سێر کە ئەیانزانی دوایەوە کە ئەم پیاوە کە چەنێ فکری هەژار و نەدار و لێقەوماوی هەیە خاڵێکی تر تەواوکەری خاڵی دووەمە ئەوش ئەوەیە التەقوا واتە لە خواترسی ئەم خاڵە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە ئیماندارن کە ڕوو لە خوان ئەهلی مزگەوتن ئەهلی جەماعەتن
ئێمە زۆر جارگلەیمانە کرد ئەماوت ئەهلی مزگەوتە و ئەچێتە دەرەوە بە سیفاتێکی تر بە بەرگێکی تر خراپەکە گوناحەکە غەیبەتەکە بوختانەکە دزیەکە درۆەکە بەڕاستی ئەبێ ئەمە جیا بکەینەوە ناکرێ بڵێن وەڵا ئێمە نوێژ و عیبادەت دەکەین بە ڕێگای خۆیان چێ گوناح و تاوانیش بە ڕێگای خۆیان چێ ڕاستە بەس ئەگەر گوناح و تاوانەکە زۆر بێ بەخوا سەری چاکەکەت ئەخوا ئەبیتە موفلیسی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو کەسەیە کە گوناح و تاوانی زۆرە چاکەی شێ بەڵام گوناح و تاوانەکەی سەری چاکەکەی ئەخوا لە قیامەت لە خراپە زیاتر هیچی بۆ نامێنێتەوە داواکارم لە پەروەردگار خۆی ڕەحممان لێ بکە عاقبەت خێرمان بکە یا ڕەبی خوایە دەروی خێر لە هەموو لایەکمان بکەیتەوە ژیانمان ئاسایی بکەیتەوە یا ڕەبی خوایە خوایە نەخۆشیە لەسەرمان لابەی یا ڕەبی خوایە لا بدەیت لەسەر وڵاتی مسلمانان لەسەری وڵاتی و خاک و نیشتیمانی خۆمان یا ڕەبی لەسەر ماڵەکانمان لەسەر کۆڵان و گەڕەک و شارەکانمان یا ڕەبی خوایە هەموو لایەکمان بپارێزی لەم تاعونە لەم نەخۆشیە لە هەموو نەخۆشیەکانی تر ئەوانی داوای دوعای خێریان کردو نەخۆشن ئەوانەی دوعای خێریان نەکردو و داوایان نەکردو دوعای خێر بکە یا ڕەبی خوای ڕەحمە هەموو لایەکمان بکە عاقبەت خێرمان بکەی لەشمان ساغ بکە یا ڕەبی خوایەگیان لێتە پاڕێینەوە خوایەگیان دەروی مزگەوتەکانمان بۆ بکەیتەوە یا ڕەبی خوایەگیان خۆ چۆن دنیا بەرەو ئاسایی دەبەی خوای مزگەوتەکانمان لێ بکەیتەوە پێشی ڕەمەزان یا ڕەبی بۆی بتوانین عیبادەتی زیاتری تۆ بکەیت خوایە دڵی هەموو مسلمانان خۆش بکەی یا ڕەبی خوایەگیان ئامین ئامین والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه ونيب عزيزان خوش إنسان ئەوەی کە گرنگ بێ لەم کات و ساتەدا و لە هەموو کات و ساتەکان ئینسان دوعای لە فکر نەچێ بەردەوام دوعا بکات چونکە دوعا چاکترین قەڵایە بۆی دوژمنان لەناو بدەی بە دوعا چونکە دوعا لە کات بەڵاو موسیبەتەکانشا زیاتر ئینسان دوعا بکە بۆ خۆی و مسلمانان بۆ ئەوەی خوای گەورە بە تایبەتی لەم کات و ساتە و لە میحنەتە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە خاڵی دووەم دەستخۆشیم هەیە بۆ کەسانەی کە خەریکی خێرخوازین کە یارمەتی هەژار لێ قەوما و نەدارەدەن دەستخۆشیم هەیە خانە و لە کرێی دوکان لە کرێی هەمووی خۆش دەبن بەڕاستی ئەمە ئەجر و پاداشتێکی گەورەی لای خوای گەورە خوای گەورەیان قبول بکە و هەموو خێر و هەموو خێرێکی تر خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە و صدقەی هەموو لایەکمان وەربگرێ إن شاء الله إن الله وملائكته يصلون على النبي والذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم اغفر للمسلمين والمسلمات اللهم اغفر للمؤمنين والمؤمنات من أهل السنة والجمعة والجماعات شواركات نجبكن لما الله وخير ملاك بنسي إن شاء الله